بەپێی ئامارێکی سندیکای ڕۆژنامە نووسان بە بەراورد بە ساڵی 2016 پێشێلکاریەکان بەرامبەر بە ڕۆژنامە نووسان دوو هێندە بەرز بۆتەوە بە جۆرێک لە ساڵی 2017دا 137 حاڵەتی پێشێلکاری لە بەرامبەر 230 ڕۆژنامە نووسدا ئەنجام دراون. سندیکای ڕۆژنامە نووسانیش هۆکارەکەی بۆ ململانەی سیاسی دەگەڕێنێتەوە. حزبەکان و ئاوەستەی یەکترین ڕۆژنامە نووس لەسەر ئەساسی لۆگۆکەی جیا ناکرێتەوە لە سیاسەتی حزبەکەی. لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا سندیکای ڕۆژنامە نووسان ئاماری پێشێلکاریەکانی بەرامبەر ڕۆژنامە نووسان لە ساڵی 2017دا بڵاو کردەوە کە بەپێی ئامارەکە لە ساڵی 2017 5 ڕۆژنامە نووس کوژراون و یەکێکیش خۆی کوشتووە. 20 حاڵەتی گرتن هەبووە لە بەرامبەر 30 ڕۆژنامە نووس، 5 حاڵەتی بریندار هەبووە، 25 حاڵەتی لێدان هەبووە لە بەرامبەر 39 ڕۆژنامە نووسدا. داخستن 5 حالت بەرامبەر 13 ڕۆژنامەوان و دەستگێت ڕەوشن ڕگەاندنێ گرتن 20 حالت بەرامبەر 30 حالت بەرامبەر 30 ڕۆژنامەوانان برینداربوون 5 حالت لێدان 25 حالت بەرامبەر 39 ڕۆژنامەوانان ڕێگەنەدان و ئەڤەژی گەلێکا زێدە بووی تا ساڵە 2017دا 54 حالت بەرامبەر 111 ڕۆژنامەوانان هاتی ئەنجامدان هەرەشە 15 حالت بەرامبەر 18 ڕۆژنامەوانان سوتاندن 2 حالت تاڵانکردن 5 حالت. زۆر جار ئەو ڕۆژنامە نووسانەی پێشێلکاریان بەرامبەر دەکرێت. دادگاکان و سندیکای ڕۆژنامە نووسان لەو پێشێلکاری بەرامبەریان کراوە ئاگدار ناکەنەوە. ئەوەش بووەتە جێگای گلەیی بەرپرسانی سندیکا لە ڕۆژنامە نووسان کە سندیکای ڕۆژنامە نووسان وەکو مەرجەعیەتی خۆیان سەیر ناکەن. لە بەرامبەریشدا ڕۆژنامە نووسان ڕای دەگەێنن. سندیکا لە کەیسەکانی ڕۆژنامە نووسان بێلایەنانە کار ناکات بەڵکو هاوشێوی سەرجەم دەستگا و دامەزراوەکانی تر لەلایەن حیزبەکانەوە بەڕێوە دەبردرێت. نەهوشیاری ڕۆژنامەنووسەکە خۆیەتی چکە یا ئێستا بنمە سندیکات دەستکەوتێک قانونی ڕۆژنامەنووسانە یاسای ژمارە 5 دەستکەوتێکە بۆ ڕۆژنامەنووس خۆی دەتوانێت حقوقی خۆی بەکاربێنێ کاتێک پەنا ناباتە سندیکا کاتێک پەنا ناباتە سەر تۆمارکردنی سکاڵە لە دادگا ئەمە نەحاڵی بوونە ناهوشیاری بوونە لێخۆشبوونە لە زەوتکردنی مافەکەی خۆی. لە ساڵیان ڕابردوو چەندی ڕۆژنامە نووس شەهید کران تیرۆرکراون لەلایەن کەسانێکەوە کە تەنانەت بەشێکیان یعنی دیارش بوون کە شێ دەستی لەو کارەدا هەبووە بەڵام سندیکا نەیتوانیوە ئیجراعاتێکی باش یاخود پژگیرێکی باش لە خانەوادەی یان لە مافی ئەو ڕۆژنامە نووسە بکات بۆ ڕۆژنامە نووسەکانی تریش نیگەرانن لەوە کە ئەوانش ببنە کەیسێک و تەنها ببێتە ناو تەواو تاوەکو ئێستاکە لە هەرێمی کوردستاندا دەستگایەکی وەکو پێویست بۆ ئەوەی کە ڕۆژنامە نووسانی کوردستان ڕووی تێ بکەن دڵنیابن لەوەی کە مافەکانیان پارێزراو دەبێت دڵنیابن لەوەی کە بەبێلایەنە کار لەسەر دۆسیەکانیان دەکرێت بۆیە تاوەکو ئێستاکە زۆربەی هەرە زۆری ڕۆژنامە نووسانی کوردستان کە پێشێلکاریان بەرامبەر دەکرێت لە شوێنی خۆیان دەمێننەوە دۆسیەکانیان ئاراستەی شوێنێک ناکرێت لەلایەک سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان بەشێک لەو دۆسیانی کە لە بەردەستیەتی هێندێک زار بە حزبی دەکات هێندێک جار بە مەبەست دەیجوڵێنێ هێندێک زار بە مەبەست ڕای دەگرێت بۆیە ڕۆژنامە نووسان لەم نێوانەدا خۆیان بەبێ خاوەن دەبینەوە. هەر کاتێک پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان ڕوو لە خراپی بکات و ململانیەکانیان قوڵ بێتەوە ئەوە ڕۆژنامە نووسان زەرەنمەندی یەکەم دەبن چونکە ڕاستەخۆ دەکرێنە ئامانج و ڕێژەی پێشێلکاریەکان بەرامبەریان زیاد دەکات. ئەمە ژوای کردو هەرێمی کوردستان بە یەکێک لە مەترسیدارترین شوێن دابدرێت بۆ کارکردنی ڕۆژنامە نووسان. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.